هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. کامەرانم کە لە مەڵقەی بەرنامەی چارەیان و خزمەتتان لە کۆ لە بەردەم بۆردی دڵسۆزانی نەخۆشخانەی هیوا. ئەمانەوە مەڵقەی بەرنامەی چارە ئێمەش ببین بە بەشێک لەو بەڕێزانەی کە دڵسۆزی هیوان و ئەم پەنجاخولەکەی بەرنامەکە بخەینە خزمەتی ئێوە و نەخۆشانی هیواوە. پرسیارمان هەیە دەربارەی ئەوەی کە ئەو بەڕێزانەی کە دەستنیشانکراون بە شێرپەنجە جا لە هەر قۆناغێکی شێرپەنجە یابن ئایا چارەسەر وەرەگرن یاخود چارەسەر وەرناگرن. ئەگەر برای کامێرەمان لەگەڵ مادوام کەوێت لێرەوە لە ناو نەخۆشخانەی هیواوە لە بەردەم ئەو نیگارە جوانانەی مامۆستا ڕۆزتەم ئاغالا وەک دیاری پێشکەش بە نەخۆشخانەی هیوا کردووە دەمەوێت پرسیار بکەم لەوەی کە ئایا کوتانەکان بۆ نەخۆشخانەی هیوا لە کرێکار و لە کارمەند و لە پزیشک و لە هەموو بەڕێزانی کە لە نەخۆشخانەی هیواکارەکەن چیان بۆ کرا و چیان بۆ دەکرێت. پرسیارەکانم زۆرن. جگەلەوە دەمەوێت بزانم ئەو بەڕێزانەی کە دەستنیشانکراوی شێرپەنجەن ئایا دەکرێت ڤاکسین وەربگرن؟ ئەگەر دەکرێت ڤاکسین وەربگرن لە کۆ وەریگرن؟ لە نەخۆشخانەی هیوا یان لە دەرەوەی هیوا؟ ئەگەر لە نەخۆشخانەی هیوا بەردەستە لە کەیەوە بەردەستە چۆن بەردەستە چ ڕۆژێک بەردەستە؟ ئەگەر لە نەخۆشخانەی هیوا بەردەست نییە ئەو بەڕێزانەی کە دوورن لە شاری سلێمانیەوە لە هەولێر و دوهۆک لە ڕانی و قەڵاتزێ لە هەڵەبجە و لە هەورامان لە کەلار و لە کفری و لە گەرمیان و لە شوێنەکانی ترەوە چۆن دەکرێم چارەسەر وەربگرن؟ ئێستا نەخۆشخانەی هیوا تۆمارەکانی 79,000 کەسی زیاتر تێپەڕاندووە. ئەم 79,000 کەسە خۆ ناکرێت هەمویان بێن بۆ نەخۆشخانەی هیوا بۆ وەرگرتنی ڤاکسین. هەموو ئەوانەش پرسیاریان هەیە دەربارەی ئەوەی کە ئایا لە چ قۆناغێکا دەتوانن چارەسەر بۆ شێرپەنجە لەگەڵ ڤاکسینەکە بگونجێنن. لەگەڵمان بن و بینەرمان بن بۆی کە بزانین چیە بزانێت. دکتۆر محەممەد پاش سڵاوەمێ پرسیاری ئەوە بکەم ئێوە لە نەخۆشخانەی هیوا هەڵەیەکتان هەیە بەناوی هەڵەی نەخۆشە گوازراوەکان کە بەڕێزت بەرپرسیەوە ڕۆڵی جگە لەوە ژۆن نەخۆشخانەی کە ڕۆکەن ئێوە زۆرینیان نەخۆشیەکانی خوێنن چجا لە جۆرەکانی خوێن بەربوون بێ نەخۆشەکانی تری خوێن بێ و بەراورد بەوە کەمینەیەکیان لە نەخۆشەکانی شێرپەنجە نەگەرچی هیوا تا پێسە بە نەخۆشخانەی شێرپەنجەی ناسراوە. دەبێت پرسیار بکەم دەربارەی نەخۆشەکانی شێرپەنجە یەکەم جار لە نەخۆشخانەی هیوا ئەگەر نەخۆشێک هەبێت خۆی نەخۆشی شێرپەنجە بێت و تووشی کۆڕۆنا بوو بێت ئێوە لێرە خزمەتیانەکەن؟ لێرە توانین بکەمە دوو قۆناغەوە. قۆناغی یەکەمیان ئەگەر نەخۆشەکە پێویست بە داخڵبوون بوو بێت لەم حاڵەتەیە لە نەخۆشەکە لای خۆمانە بێت ئەگەر پێویست نەکا بینێرین بۆی کە مەسەلەن ئامرانی کە یارمەتی هەناسایانی پێویستی بۆ نەبێت و لای خۆمان هێن لە ژوورێکی تایبەتە جیایەکەینەوە. ئەمە هەنگاوی ئەو نەخۆشانی کە پێویستە بە ئامەری هەناسەدانی دەست کرد و وردەکارەکانی تر لای خۆتانە بالضبط لای خۆمان ئەمێنێتەوە تا کاتی توانەمان هەبێت تێگەی خزمەتیانەکەین بە لەژوورێکی تایبەتە جیانەکەینەوە بە تاک بکە لە تێکەڵی نەخۆشیکە نەبێت لەگەڵ ڕێنمایە سەرەتاییەکان و زانستیەکان پەیڕاوکەین. ئەگەر لە حاڵاتێکە نەخۆشێکی خۆ نەخواتەوە گەشەی کرد بۆی کە پێویستی بۆ یارمەتیە هەبێت ئەو کاتە لە ڕێگەی خەستەخانەکانی کە تایبەت من بەو نەخۆشیەکە لەن بەڕێبەرایەتیەوە دیاری کراوە کاران ڕێکە خرێتەوە گوێزرنەوە بۆەوەیە. ئەوەی کە ئاگدارم هەتاوکو ئێستا لە نەخۆشخانەی هیوا بەشی چاودێری ورد نییە ئەوەی کە پێڵێن عینە ئەمڕەکەزە بەدڵنیاییەوە. ئەزانم مەسەلەن بە جاکاری نەخۆشتان هەیە بەشی پاڵەتەفتان هەیە سەمەرناو بەشی پاڵەتیبانی و بەشێکە ئەو نەخۆشانەی کە وەرزە قۆناغەکانی کۆتاییەکانی نەخۆشەکان لێرە دروستە نەخۆشە شێرپەنجەییەکان. ئەمێ ئەوە بزانم لەلای ئەم شاکارە هوندەری مامۆستا ڕۆستەم ئاغاڵەوە کە قسەعاکەین وەستاوین بەتەمان بۆ نەخۆشخانەی هیوا بەشی چاودێری وردا بنرێت یان جارێ؟ بەدڵنیاییەوە چکە ئەو بەشێکە لەو بینانوێمە کاکرێتەوە کە چەند هۆڵێکی نەشتەگەریش لە خۆی گرێ بۆ نەخۆشەکانمان بۆ بتوانین ئەو پاکێژی خزمەتگوزاری کە هەمانە تاواکاری بێت بەشێک لەو بینایە ئەبێ بە چاودێری وت ئەگەر من هەڵانە بم نزیکەی 12 تەختی چاودێری وردی تایە. کاتەوە کاتە نەخۆشیەوە کەمتر پێویستی بەدڵنیاییەوە. بەدڵنیاییەوە. جگەلەوە حەزەکەم پرسیاری ئەوە بکەم کە جەناب مادەم بەرپرسی خۆبەی نەخۆشیە گوازراوەکانی کۆڕۆناش بێکی لە نەخۆشیە گوازراوەکاندا لەگەڵی زۆر تازەی لە چاو نەخۆشیەکانیدا نەخۆشی ترمان هەبوو تووشی کۆڕۆنا بوو چاک بۆ تۆ تێپەڕان و هەشمان بۆ نەخۆش نەبوو توش بوو گیانی سپاردووە. نازانم تاکو ئێستا لە پڕنەوەی زانستی هەیە نە بەڵام دەمێ بزانم ئایا نەخۆشەکانی هیوا تاکو ئێستا بەپێی ئەو بەدەواداچوونی ئەوە کردوتانە توش بوون چۆنە چاک بوونەوە چۆنە مردن چۆنە لەگەڵ نەخۆشەکەیە؟ دروستە لێرە ئامارەکانە کە توانین بکەین بە دوو بەشێکەوە بەشێکیان کە بە دڵنیاییەوە لە ئێمە تۆمار کراوە ئاگامان لێیەتی
هەرچەند ئێشتا ئەمە نکراوەتە بابی توێژینەوە بۆی کە دەرەنجامەکان دەکەوێت بەشی دووهەمیان ئەوەیە کە لای ئێمە نییە لە دەروی نەخۆشخانەکە مەسەن تۆمارەکرێت ناگاتەوە لای ئێمە زانیاریمان پێوەی نییە بەڵام سبارەت بۆوانی کە هەمانە ڕێژەی توشبوونمان ئێشتا لە ڕێگەی ستاندەرەکانەوە تێپەڕی نەکردووە بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشە ئەوانی کە با بڵێن لە شەپۆلی یەکەمە ئەوەی کە سەرنجڕاکێش بوو بەسەد خۆم وەکو پزیشکێک ئەوانی کە بەرگری لەشیان کەم بوو ئەگە توشبوونیان کەمتر بوو تا ڕادەیەک لەگەڵ ئەوەشا ماکەکانیشان کەمتر بوو ئەمە وەکو تێبینی ئەمە ڕاستی نییە ئەمە تێبینێکی خۆمە لەگەڵ یەکێک لە مامۆستاکانم کە ئێستا لە یەکێک لە نەخۆشخانە گەورەکانی تایلەندی ئیشەکات کە تایبەتە بە شتە پەنجەوە هەمان تێبینیان هەم بەڵام ئەمە ڕاستی نییە تا ئێستا سلمێن نابێت دکتۆر هەردوومان پسپۆری تەندروستی کۆمەڵی دروست جەنابەت بۆردت هەیە من ماستەر دروست جەنابەت لە مەسەلەی توێژینەوە کارکردنیشا زۆر لە پێشوونەوەی لە ماڵەت هەیە ئەگەر ئاوڕێنێشۆ کۆمەڵێک لەوحەی تری جوانی حەزەکەن لە وەردە نەخۆشەکان قسەمان بۆکەی دەمەوێت ئەوە بزانم ئێوە مەسەلە نەخۆشخانەی هیوا بەشێک لەو جۆرە چارەسەرانەی کە ئێستا بەکاری هێن و بریتێ لە چارەسەری ئەوەی کە پێڵەن مەناعی بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش لەوانە نییە هۆکارێکی ئەم بابەتی کە باسی ئەو تێبینێکە خۆتەکە ئەو بێ ئەو نەخۆشانەیەوە دەرزی بەرگری لە شۆرەگرن بۆیە با ئاسانتر نەخۆشەکە تێپەڕێنن دروستە ئەمە لەوانەیەکێکە فاکتەرەکان بەڵام پێم وتی ئەمە جارە زانستێکی سمێنراوە نییە تا بتوانین بڵێن ئەمە ڕاستێکی سمێنراوە بەڵام ئەمە تێبینیەکە هەمانە لەوانەیە بڵێ ئەو تێبینی بەڕست لەوانەوە دەرچێت لەوانە کۆمەڵە فاکتەری کە بێن بەشێک لە چارەسەکان بەشێک لە خواردنی کە پەیڕەوەیەکەن بەشێک لە بەشێک لەوانی کە مەسەڵەن هاتە لەوانە نەخۆشانی کێم کە تووشی شێ پەنجابن بەرگری لەشیان کە بێ کە سوکایان پارێزن زیاتر دووریان خانەکەڵان هەموو کارەکە پارێزەکان بەکارهێنن لەوانە ئەمانە هەوی بێکەوە بێت لەوانە بەشێک بێن لەوانە جا فەرموو بۆی کە دەستکەینەوە بە جوڵەی خۆمان حەزەکەم پرسیاری ئەوە بکەم هەتا وەکو ئێستاش هەر بۆ بەڕێزانی کە ڤاکسینیان کردوەش کە ڤاکسینیان نەکردەوە باشترین هۆکاری خۆپارێزی هەر ماسککردن کە هاتیشم لە پرسگەکە ماسکەکانە بینی کە دانرا بۆ خەڵک بۆی کە ماسکەکە کاتیان ژوورە بەڵام جگەلەوە ئێستا ڤاکسین بەردەستە حەزەکەی وەرە بەردەم ئەم چاوەزارە خۆ ئەم چاوەزارە تۆ هەموو نەخۆشەکانیشمان پارێزێ ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم کە لە مەسەلەی پاراستنە بۆ کۆرۆنا ئێستا لەم ڕۆژانەیە لەم دوو هەفتەی کۆتاییە شەپۆلی کۆرۆنا ژمارەکان ئەوەندە بەرز بۆ تۆ کە ئیتر تا کۆستەراری کوردستان ئەو ڕێژێ تۆمار نەکراوە سەرەتاش وەزارەتی تەندروستی ئێمەش وەکو هەموو وڵاتێکی تر کارمەندەکانی کوتن کارمەند و پزیشکانی هیوا لەکوێ ئەم کوتانانە هاتوانین بڵین لە پێشە ئێمە یەکەی کوتانمان وەکو بۆ کۆرۆنا نەبوو بەڵام بە هاوکاری بەڕێبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لەگەڵ هەڵمەی تەندروستی زەڕینۆکە توانیمان چەند وەجبەیەک لە پێکوتەی کۆرۆنا بێنین و توانیمان دەتوانین بڵێم لە سی زیاتری کارمەندەکانمان بکەین خۆشبەختانە ئێستا ئەمە هەفتەی دووەمان کە توانیمان وەکو یەکێکی فەرمیش بکەینەوە لە ماوەی سێ ڕۆژی کارکردنە نزیکەی 79 کارمەندی کەمان کوتاوە ئەتوان لەم ڕێژەکە ئێستا گەیشتوتە نزیکەی لە 45 بۆ 150 کارمەندەکان کە توانین بیان بکەین کە ئەمە خۆشبەختانە ڕێژەیەکی زۆر باشە لە کارمەند و لە پزیشک و لە پەرستان بەدڵنیایەوە لەم گروپەکان باشە لەوانەیە ئەو بەڕێزانی کە ڕۆکەن نەخۆشخانەی هیوە وەک چارەخواز وەک نەخۆش ئەوەندەی کە بەرکەوتیان لەگەڵ کرێکار پاکەرەوە و چێشتێنەر و ئەمانە هەبێ ئەوەندە بەرکەوتیان لەگەڵ پزیشک و کارمەندەکانانە کرێکار و پاکەرەوە و چێشتێنەر و ئەمانەی تر لە نەخۆشخانەی هیوا لەکوێی بەرنامەی کوتانەکانیەوە ئێمە بۆ پێکوتەکە ئەم هەموو گروپەکانە گرێتەوە لە بەرەوهانی هەموو گروپەکانی ڕاستە نەمانتوانیوە بە زۆر پێیان بکەین لە بەرەو کە یاسا ڕێگەی پێناوە بەڵام توانیمانە لە ڕێگەی هاندان و لە ڕێگەی ئۆتۆوێژ و لە ڕێگەی دانیشتن لەگەڵیانە ئەتوان بڵم ئێستا لە سای هەشتای ئەو کارگوزارانی کە لە پاکردنەوە کارەکەن لە چێشتخانەکانە کارەکەن بیان کوتین کەمەش ڕۆژێکی زۆر باشە مەسەڵەن یعنی وەکو لە ڕووی مرۆڤایەتیەوە بۆ کرێکارەکان و بۆ بەڕێزانی تریشکە لێرەکارەکان هەمان حساب پزیشکان و کارمەندانتان بۆ بەدڵنیە چکە هەمویان لێرەکارن بەرکەوتیان لەگەڵ نەخۆشەکانە لەبەرەوەی ئیشی ئێمەش پاراستنی گیانی نەخۆشەکانە بەدڵنیاییەوە ئەوە دروستە باشە ئاوا بڕۆین هەر بۆست باش دکتۆر ئەمەنێتەوە سەر گرۆکی بابەتەکە کە ئێمە هەمیشە هەوڵمانداوە لە چەقی قسەکان مەڵۆ کە ڕاگەیاندکار وە لە چەقی کارکردنمانە وەک پزیشک کردوان و هەموو پزیشکان و کارمەندانیش چارەخواز و نەخۆش و هاوڵاتی چەقی
کارەکانمان بهێرەمەی کە ئێستەمە لێرە ئەبینم بریتە لە کۆمەڵە توێژنەی زانستی کە لەلایەن پزیشکان چجای مقیمەکان مدارەقەمەکان بکەکراوە بۆی کە بابەتی زانستیتان بەردە پێشەوە بەڵام دوجار هەموو بابەتە زانستیانە لە خزمەتی نەخۆشەکانمانەیە بۆ نەخۆشەکانی هیوا هیچ کراوچکە بەڕاستن هەرێکی لە بەردەم ڕاستەخۆکان نەشی لە پرسیارەکان بەتایبەتەوە نەخۆشەکانی نەخۆشخانەی هیوا لەکوێ بەرنامەی قوتارە زۆر باش پێشینەی کارکردمان ئەوە بوو ئەوەی بەڕاستی هاوکاریشمەمونتیایە لەن بڕێبەتی و بڕێبەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانیەوە بە دڵنیایی و چەکەکەی نەخۆشی توشمانی شێرپەنجە بوو نەخۆشەکانی هیوا بوون ئێستا بە خۆشبەختەوە هەر لە کاتی کردنەوەی یەک کە بە شێوەیەکی فەرمی دەستمان کردو بە قوتانی نەخۆشەکانیش و لە ڕێگەی پزیشکەکانەوە ڕێنماییمە پێدراوە کە گروپانە بکەین کە ئەتوانین بیان بکەین هاوکاریە لە بین ئێمە هەیە ئەتوانین دەستمان پێ کردو توانین دەرشەوە ڕاگەیەنم کە نەخۆشانی شێرپەنجە ئەوانی کە پزیشکەکان و ڕێنماییەکان ڕێگەیان پێیان لەگەڵ نەخۆشەکانی کە ئەمە ڕێگەم پێ قوتانیان بۆ بەردەستەکەین باشیانی ئێستا ئەگەر کەسێکم بەرنامەیە بینێت دایکی ئەم باوکی نەخۆشخانەی هیوایە دروستە بۆ قوتانەکە بڕاتە مەڵبەندە تەندروستیەکان یان بێت بۆ نەخۆشخانەی هیوا نەخێ بێ بە نەخۆشخانەی هیوا هەر بۆ تێبینێکی شتایی بەڕێزت ئێمە دوو شتمان کردووە بۆی کە ئاسانکاری بێ بۆ نەخۆشەمە تەنها بۆ نەخۆشی توشبوانی شێرپەنجەیە لە کاتی تۆمارکردنی ئۆتۆمۆبیل ئەلکترۆنیکەیە ئەگەر بتوان خۆیان تۆمارکەن سەرەی ناوێت سیدیان سەردانی ئێمەکەن ئێمە کارەکان بۆ بەڕێیەکەن ئەگەر نەشتان توانی ئێمە تیمێکمان ڕێکخستووە هاوکارییانکەن کە هات یەکسەر فۆرمەکان بۆ پڕکەنەوە لێرە چکەزانین بازێکیان هەیە بەتەمەن ناتوانەوە فۆرمەکەمان لەگەڵ ئەڵامێر ئەلکترۆنیەکەن ڕێگاسە کاراسانیمان بۆ کردن تۆماریانەکەن لە ریشخان بۆ ڕێکەوت پێکەکەش هەمان کاتە وەرەگرن باش لە مەسەلەی پڕکردنەوەی فۆرمەکە فۆرمەکە ڕێبەرێکمان دروست کردووە بۆ هاوڵاتیان بۆی کە پڕیکە بەڵام لەو مەڵبەندانەیە کە هەڵبژێری نەخۆشخانەی هیوای تیانە بوو هەتاکو دوجارکە من بینیوە چۆ هەڵبژێرە ئێستا نەخۆشخانەی هیوایکە هەفتەی پێش و کۆتا هەفتەی پێشەوە نەخۆشخانەی هیوا زیاد کراوە بە فەرمی ئەتوانین کە کاتی ئەو لیکە پڕکەنەوە نجاتی شوێنەکانی کە نەخۆشخانەی هیوا بژێرن و بێنەوە لە خزمەتیانە باشار ئەوەندێک کە فۆرمەکەی پڕکردەوە یەکسەر سەردانتان ئەکات و دروستە بەس بێک و تێبینێک لێرە بووی کە زانیارەکان دروست بۆ ڕاست بێ لەبەرەوەی کە ئێمە لە بیدایەتە اینجارە بووی کە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئینەکەین و ستافەکانیشمە کارمەندەکانیشمە چۆن ڕابێ لەگەڵ لە بیدایەتە تەنها لە دوو ڕۆژایەکەین کە ویشت یەک شەمە و چوارشەمە کاتژمێر 2 بۆ 4 پاش نیۆڕۆیە چکە کەمترین قەرەباڵغیە لەو کاتە کەش قەرەباڵغی دروست نەکەین بۆ نەخۆشەکان ئەستە نەبێ بوویان لەو کاتانەیە لە یەکەی کوتانی نەخۆشخانەی هیوا کراوە ئەتوانین بێن بە سەرچاوە بەسپاسێکی زۆر بۆ دکتۆر محەممەد کە ئەو زانیارانەیە کە بۆ یەکەم جازم بکەم جار لە ڕاگەیان نیشان بابەتانەکە هەچێتە بۆ ڕاگەاندنەوە بۆی کە خەڵک بزانێت و هاوڵاتیان بینەرانیان سوود بگرن لە پاش دکتۆر محەممەد لەگەڵ لەو پزیشکانە دوێم کە کاری چارەسەری نەخۆشەکانەکە بۆ بزانین نەخۆشانە کامانن کە ئەتوانن قوتانەکە وەرگرن ئەوانە کامانن کە ناتوان قوتانەکە وەرگرن بەڵام پرسیارەکەی ترم ئێستا لە عێراقا سێ جۆری ڤاکسین بەردەستە ڤایزەری ئەمریکی سینۆفارمی سینی ئەسترازێنیکای بەریتانی ئەگەرچی هەمیشەیان لە ڕاگەیاندنەوە بە خەڵک ماوەتۆ کە هەر کامێکیان بەردەست بوو دەخۆتیبە دروستە بۆ نەخۆشانی هیوا کامیان بەردەستە ئێستا ڤایزەری ئەمریکی بەردەستە ڤایزەری ئەمریکی بۆ لەبەری لەوانیتی باشترە نەخێر هیچ جیاوازیەک نییە بەڵام ئێمە لەبەرەوەی کە بەشێکی یەکێکی فەرمیە ئەو پێکوتەی کە پێمان درێت لەلایەن بڕێبەتی خۆپاراستنی تەندروستی بەشی کوتانەوە ئێمەەوە بەکارهێنین بۆ نەخۆشەکان داگەن ئەگەر مەسەن هەر سێ جۆرەکەشیان بینێ هەر سێ جۆرەکەمان هەرە بەکارهێنا لەبەرەوەی کە یەک جۆریان دراوەتە بێنمە ئەو جۆرە بەکارهێن بۆ نەخۆشەکان بەڕێزت وەک بەرپرسی هۆبەی نەخۆشیە گوازراوەکان و پزیشکی پسپۆرت تەندروستی کۆم و لە هەموو کەسێکی لەمیش ئاسانتر دەسە بە کوتانەکە لە پێش منیشەوە هەردوو شەڵەکەت کرد کامیانە کرد سینەکەت کرد بۆ دوو هۆکاری سەرەکی هەبوو یەک لەبەرەوەی کە خۆم پزیشکی پسپۆرتی تەندروستی کۆمەڵم دوو خێزانەکەشم بەرپرسی هۆبەی ئینفێکشن کۆنترۆل لە بەرەبەراتی تەندروستی سلێمانی یعنی لە سەرەتای پێکوتەکە کە هاوس چینیەکە خەڵک متمانی پێ نەبوو ئەترسان لەبەرەوە بڕیارمانەکە خۆم و خێزانەکەم بۆیە لە خۆشم یەکسەر کە کوتانەکەم کە پۆستم کرد بۆی کە هاندەرێ بێ بۆ هاوڵاتیان کە بزانم ئەم پێکوتەیە وەکو پێکوتەکانی کە سەرکەوتووە مادەم ڕێگە پێدراوە لە بەکاری تەندروستی جیهانی و وەزای تەندروستی فیدرال و وەزای تەندروستی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە سەلامەتەوە زۆر باش کە بەکاری بێنین بۆیە چوینە پێشەوە ئەومان کرد و بڵایشمان کردەوە کە کردومانە بۆکە هاندەرێ بێ بۆ ئەوانی کە ناسین یان سیرمانەکەن بۆی کە لە دوای وەرگرتنی پێکوتەکەەوە بەڕێز و خێزانت فاسی مەناعەتان کرد بەڵێ ئیشی کردبوو بەڵێ بە تەندروستیمە سەرنجێکی خۆمی تیا بوو بەڕاستی یەکێک لەوانی کە کردم کەشێک کە دەست بکەم بە کوتانەکە
ڕێژەی جەتەنەکان بەڵێن هین نەبوو دیتێک ناکرا دوای جورعی یەکەم بە نزیکەی 10 ڕۆژ گەیشتوە نزیکەی 35 دوای نزیکەی 10 ڕۆژ لە جورعی دووەمە گەیشتوە نزیکەی 75 خۆی لە چەندێکا باشە و شوارێ یعنی خۆی هەچ کاتێک کە خۆی کرد دەرکەوت شتێکی باشەوە تا زیاتر بێ باشترە بەڵامەکە ڕۆژێکی زۆر باشە منانەوەیە کە ڤاکسینەکەی ئیشی خۆی کردو بەڵام ئەمە لێرە ئەو تێبینیە بم ئەمە هاندان نییە بۆ خەڵک بچێت دوای پێکوتە چکە ڕێنمونیە تەندروستیەکان ئەوەیە ئۆکەی دوای کوتانەکە پێویست بە جەتەنەکە شەرت نییە کەم جەتەنەکەم بەرز نەبووەوە ئەو پێکوتوی سوودی بۆ من نەبووە دوای وەرگرتنی پێکوتەکە بە هیوای سەلامەتی خۆت جەنابی خێزانت کەستان تووشی کۆڕۆنا بوو نەکرد توش هیوادارم هەر پارێزراو بن چەند هەرڵە پرسیاری کردو هەر پرسیارێکیش دروستە بێت دروستە ئەڵەن ئەم پێکوتەی کۆڕۆنا بۆ ماوەی 6 مانگە تا ئێستا ئەستەمەوە جوابانەوە پرسیارە چکە لە ڕێگەی پێگە فەرمیێرە جیهانیەکانیشەوە هێشتا وەرەژێت توێژینەوەیە چاوەڕوانی وەڵامین لە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە باوکی تەندروستی لە جیهانە تا کۆڕێنمانەی دەرچێت کاتە ئێمە تایسێکی جوابێکمان پێ نیە بەڵام ئێستا شار شوێن کەوتوی ڕێنمای تەندروستیەکانمین تا کوتوانی پێکوتەکان بکەین و دوایەوە بزانین چۆنێک بێ کاواتە مەسەلەی شەشوانە تا ئێستا ناتوانین بڵێن ڕاستە ناتوانین نەکرێت لەبەرەوەی کە برایانی دەنگ هەڵگر و کامێرەمانیش دەستیان هیلاک بووە پێویستمان بە پشووە ئەچینە دووهۆک پایانێرمان شیروان خدر راپۆرتیشمان بەدەکردووین و پاشەوە دەڕێمەوە دووبارە بۆ نەخۆشخانەی هیوا بووی کە بزانین ئەو نەخۆشانە کامەران کە ئەوان پێکوتەکە وەرگن ئەوانش کامەران کە ناتوانن وەرگن لەگەڵ قەرەباڵغیە بنگەهی وەرگرتنا ڤاکسینە دۆق ژبەر بەڵابوونا ڤایرۆسی کۆرۆنا سنوورێ پارێزگەها دۆق ژبەر کولگۆرگوتنا ساغڵەمیە تاکارەکەش بۆ خۆپاراستنێ ژوی ڤایرۆسی پشتی خۆپارێزیە و وەرگرتنا ڤاکسینیا لەورا خەڵکێک زۆر قەستا بنگەهێن وەرگرتنا ڤاکسینی دکات بێرنی کاملا بە خۆتۆمار کرد بوو ئەفریقا کورد ڤاکسینە والحمدلله ئەفریقا ما 5 و ئەسکیل بێژن حەزت کەم هەمی کەسب بشکلیت بین قەستا میگەر ڤاکسینە بکەن ئەفریقا وی ئەپلیکیشنی وانە دەوڵەت کرد و کارە گەلێکی پیرۆزە و ئەم حەزت کەین ینی خەڵکی مە پتر ینی ئاگادار بتنم من هەردووهی ناوێ خۆ تومار کرد ئەفریقا ئەف سیستەمە ئەلکترۆنی ئەوێ وەزارەتە تەندروستیت گەلیا پەروەردێ ئەف بنگەهێنی هاتیە ڤاکرێن ڕاستی هەردووهی ئەڤرو ناوێ من هاتجی یعنی ڕۆژێکی بتنێ تاخیر بوو ڤاکسیندان geleka giring eş ber em hemî zanîn vê êşê tenha rêk ew e ji bilî xwe parastinê danana vî vaksîniye. Li parêzgeha dihok nêzîkî 45 bingehên wergirtina vaksînê hene û 175,000 قرص جهشنا دوكي وهي بردمام اسبوعنا بومتت خصوصا فايزر يعني راسا رجع اكشنبي هر اكشنبي بوما تقهتما چند كاسات داناينا ما يصرف كريه تقريبا باربتر يعني هر سجوره تقريبا 103,000 قرش ما يصرف كري حتى افريقيا وچند كاس يتورجرتنا هشتو 5,000 كاس يتورجرتنا قرشايكي وهندك شوان يعني تشل وتشتك هزار شوان هردو قرشاي ورجرتنا دهۆک ڕۆژانە پتش 1000 کەسی تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن و ڕێژاگیان دەزانەژی زێدە دەبێت لەو ڕژ بۆ خۆپاراستنش ڤایرۆسی و ji بۆش دەست نەدانا عەزیزێن خۆ ئێدی خەڵکێ دەست وەرگرتنا ڤاکسینی کردیا. هاتینەوە خزمەتان لەناو قەرەباڵغی نەخۆشخانەی هیواین ڕۆژی پێنجشەممەیە پزیشکەکان خەریکی چارەسەری نەخۆشەکانن ئێمە شەڵەی کاتی نەخۆشەکان زۆر نەگرین زۆر بە کوردی پرسیارەکەی ئەم 5 دقیقە کاتی نەخۆشەکانی دکتۆر ڕەوەزەگرین بۆ ئەوەی کە لە باتی ئەوە چەندین سعات بۆ کاتەکان ئەم گەڕێتەوە پرسیارانەی کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان هەیەە ئێمە لە باتیوان پرسیارەکانەکەین بۆی کاوان ئاسانتر وەڵامەکانیان دەستکە خات و دکتۆر ڕەوە سەڵاح داوت پزیشکی پسپۆڕی شێرپەنجەوەیەکە لەو پزیشکی کە نەخۆشخانەی هیوا ڕۆژانە کارەکەن بەڕاستی ئەمە پرسیارەکان لەسەرەوە بێ کە کێ توانێت ڤاکسین وەرگێ کێ ناتوانێت ڤاکسین وەرگێ و هەروەها ئەوانی کە ڤاکسینیان وەرگرتووە چیان لێ هاتوو چیان لێ فەرموو لەگەڵمانە بن سڵاو باین باش چۆی دکتۆر ئاشی زۆر سپاس با پرسیارەکە لێەوە دەست پێ بکەم بە نزیکەی لە ڕۆژێکە وەک یەکێک لە پزیشکەکانی نەخۆشخانەی هیوا چەند نەخۆشە بینن
نزیکەی تقریبا 25 بۆ 30 نەخۆشە بینم ڕۆژانە. سەر لە بەیانیان تەنها بە سەر لە بەیانیان سەر دەوارانشەوە. تقریبا بەیانیان ئەتوانین بڵێن بە هەمووی. بە هەمووی باشە. بەڕاست پرسیارەکەی ئێستا لەگەڵ ناوی نەخۆشخانەی هیوابیت خەڵک لەبەر خۆشخانەی هیوای زۆر خۆشەیە. ماوەیەکیش دەمەوە پێش خەمی داخستنی نەخۆشخانەی هیوا هەبوو کە ئەوە خەمی هەمومانە وەک ڕاگەیاندکار وەک هاوڵاتی و ئێوەی پزیشکانیش لە هەمومان زیاتر. ئەو خەمە گەشتە چۆن؟ الحەمدولله هیوا بەردەوامە و شتەکان بەرەو باش بوون ئەڕوا ماوەیەک هەمە هەنێ دەرمان هەبوو نەمابوو هی عیلاجی کیمیا و عیلاجی بیۆلۆژی نەخۆشەکان الحەمدولله ئێستا وردە وردە شتەکان بەردەستە بێت و باشترە. مەترسی ئەومان هەبێت هیوا بێت بە خەستەخانەی ئەهلی؟ نەخێر ئینشەڵڵا. نابێت نابێت. باشە چکۆم نەزانم لە هەمووی زیاتر کە شەڕ ڕەسەر و مەسەلەیەکە کە نەخۆشخانەی هیوا بە نەخۆشخانەیەکی حکومی فری بمێنێتەوە ئێوەن. ئینشەڵڵا ئێمە یەکێکی لەوانەیە کە لە نەخۆشەکان زیاتر خەمی ئەوەمانە و ئینشەڵڵا ناشێڵین و هیوا هەر بە حکومی بە فری ئەمێنێتەوە یعنی بەبێ هیچ بەرامبەرێ بۆ نەخۆش. باشە. دکتۆر پێشتر لەگەڵ دکتۆر محەممەد عەبدولوهاب قسەم کرد کە بەرپرسی نەخۆش بە هۆبەی نەخۆشی وەسراوەکە لە نەخۆشخانەی هیوا خەڵکی زۆر سەرنجڕاکێشی باسکرا گەرچی تا کۆسە بە توێژنەی زانستی نەسەلمێنراوە بەڵام خاڵێکی سەرنجڕاکێش بوو هەم بۆ وەک پزیشک هەم بۆ ڕاگەیاندکار و پزیشکی جارێکیشتر ئەوەی کە هەندێک لە نەخۆشەکانی ئێوە کە تووشی کۆرۆنا بوون ئاسانتر لە خەڵکتیان پەڕاندووە. دروستە؟ بەڵێ تا حدێ دروستە یعنی وەکو تۆڵی خۆی ئەو شتانە بێ هەمووی بە ڕسیرچ بە بەحث بێ و داتای تاوام ئەلابێ بەڵام وەکۆی ئێمە وەکو پزیشکانی بینین بەڵێ ئەوانەی کە شەرپەنجیان هەبوو و زۆربەی کات لە ژێر عیلاجا بوون و کۆرۆنایان گرتووە بە ئاسانتر تیان پەڕانەوە. باشە ئێمە تاکو ئێستش باشترین ڕێگریگرتن لە گواستنەوەی کۆرۆنا بە خۆپاراستن لە کۆرۆنا بریتە لە بەکارهێنانی دەمامک. ڕاست. هەم بۆ بەڕێزانی کە ڤاکسینە وەرگرتووەوانی کە ڤاکسینە وەرنەگرتووە. دکتۆر محەممەد باسی لەوە کرد کە نزیکی لە ساڵ 50 کارمەندان و پزیشکان و کرێکارانی نەخۆشخانەی هیوا کوتانیان بۆ کراوە دژ بە کۆرۆنا. بەڕێزی شتێکی شیراوانە؟ بەڵێ من تقریبا دوومانێک کە بە فۆلی ڤاکسینێتە دەموو ڤاکسینەکان تەواو کردانی هەردوو کۆرسەکەی. بەڵام هێشتا ماسکیش نەپۆشی. هێشتا ماسکی شەپۆشم و هێشتا دووریش بەکارەهێنم بینی خۆم و نەخۆشەکان دوورکەوتنەوە تقریبا مەتر و نیوێک بەکارەهێنم بەڵێ. باشە. هێشتا هەمومان ترسی ئەومان هەیە هەر توش بین بەڵێ لەوانەیە دوای ڤاکسین بە ئاسانتر توش بین بەڵام ترسی توشبوونمان هەر هەیە. ئێستا لە عێراق سێ جۆری ڤاکسین بەردەستە سینۆفارمی سینی، ئەسترازینیکای بەریتانی لەگەڵ ڤایزەری ئەمریکی. بەڕێزت کە دوو مانگە ڤاکسین وەرگرتووە کامیان وەرگرت؟ من خۆم ڤایزەرەکەم وەرگرت. باشە. بۆ لەبەری ڤایزەرەکە باشترە؟ نە ئەو دقەی کە من ئەوە بەردەست بوو من بۆ دایک و باوکی خۆم کە یەکێک لە زۆر خۆشەویستین کەسەکانی خۆم ئەسترازینیکان بۆ کردوون و لەبەرەوەی لە بەپێی ینی ڕسێرچەکان ئەوە بۆ ئەو کەسانی کە لە خوار 50 ساڵن باشترە ڤایزەر بکەن من دایکمەوە سەر و 50 ساڵ بۆ ئەسترازینیکان بۆ کردوون بەڵام ینی گەنجەکان لە خوار 50 بووین ڤایزەرمان کرد ئەگینا شتێکی وای بینی ئەسترازینیکاش هەبووە لەوانەیە کاتە ئەسترازینیکان بکردەیە. ئێستا من تەمەنم 35 ساڵ و ئەسترازینیکاشم کرد. کێشە نیە منش هاوڕێکانم ناڵێم ئەم هاوڕێی تەنیشتم کە پزیشکە ئەسترازینیکایکە ئەو کاتی کە من دەبووم ڤایزەر هەبوو ڤایزەرەکەم کرد. یعنی بەشێشی گشتی هەر کامێکیان لە بەردەستا بوو ئەسترازینیکان بەردەست بێ خۆی بەپێی هەموو گایدلاینەکان هەر کامێکیان بەردەست بێ و ئاسانترین بێ و زوو بەردەست بێ ئەبێ ئەوەیان بکەین. باشە. دێنەوە سەر چەق کرۆکی بابەتەکەمان کە بریتە لە نەخۆشەکانمان. ئەو بەڕێزانەی کە دەستنیشانکراون بە نەخۆشی شێرپەنجە کەمیشە ئاڵین دەستنیشانکراون نەک توش بوو چکە شێرپەنجە بڕێکی زۆر کەمی نەبێ خەڵک توش ناوێت بەڵکو دەستنیشانکرێت لەوانەیە ئێستا نەخۆشیەکە لە لاشێ من و تۆشە هەبێت بەڵام دەستنیشان خۆ هەمومان پارێزێ. دەبێت پرسم ئەو بەڕێزانی کە دەستنیشانکراون بە شێرپەنجە ئامۆژگاریانەکەیت کە کوتان وەرگن؟ بەڵێ ئەمە یەکێکە دەست خۆش بێ دکتۆرگیان چکە زۆر نەخۆشەکانمان پرسیارەکەن بە تایبەتیوانی کە لەسەر کیمیایین ئەڵێن دکتۆرە ناوێری ڤاکسین بکەینیانە بەڵێ بۆ هەموو ئەو نەخۆشانی کە لە ژێر عیلاجی کیمیاییشان ئەوانەشی کە لە متابعەیان وەژێر کیمیاییشانە بن هەمویان تا زووترین کات لقاح خۆ ڤاکسین بکەن باشترە. باشترە لە کاتی بڵێن لە کاتی وەرگرتنی کیمیاییشا بێ ئەتوانن بیکەن. باش ئێستا بۆ نمونە ئەگەر بەڕێزت نەخۆشێکی خۆت بنێریت بۆ لای ئێمەوە پزیشکانیدان و بەشێک لە تیمی چارەسەر بۆ نمونە فەحسێکیان بۆ بکەین کە پێڵێن فەحسی CBC فەحسێکی عامی خوێنیان بۆ بکەین ئەگەر CBCەکە لە ناو نۆرمەڵا بێ لە ناو ڕێژەی ئاساییە بێ کاری بۆ بکەین کاسی ئاسایی نەبێت چاوەڕێکی تاکو ئاسایی بێت و اینجا کاری بۆ بکەین بۆ وەرگرتنی ڤاکسین هەمان فەحسی CBCەکەن؟ نەخێر بەپێی گایدلاینەکان پێویستی بە هیچ فەحسێک نییە هەروەک هەموو ئینسانێکی ئاسایی ئەگەر سوت بۆ نمونە ئەو کاتە خۆی هیچ التیهاباتێ تووشی هیچ توش ڤایرۆسی بەکتریایەکی تری نەبێ ئەوە هیچ ئەو کاتانە نابێت کرێ بەڵام پێویست بە هیچ فەحسێ ناکە هەروەکو کەسێکی ئاسایی چۆن یەکسەر دەچێت ڤاکسینەکە ئەویش ئەتوانێت بەپێی گایدلاین ئەمریکی پێویست بە هیچ فەحسێ ناکە ئەو نەخۆشانەی کە لە کاتی کیمیاییشە پێویستیان پێ نییە. هەندێک خەڵک پێشوی بڕات
ڤاکسین دەبا هیچ نەخۆشیەکی شینیە چێت کۆمەڵێک فەحسەکە لە دەرەوە لە بەرنامە ڕاستەخۆکانە کە میوانم هەبوو هەر بۆ دکتۆر نەجوەدین کە بەرپرسراخرای تەندروستی جیهانیە لە شاری سلێمانی دکتۆر ڕاژان کە یەکێک لە پزیشکانەی لە تیمی چارەسەری کۆرۆنا هەردووکیان هاوڕابوون لەسەرەوەی تەنها لێک حاڵەتە پێویستە بە فەحسەیە ئەویش ئەگەر هەستەکرد نیشانی کۆرۆناوە هەیە فەحسی لوتەکە بکە ئەگەر بە فەحسی لوتەکە دەرکە کۆرۆنا هەیە چاوەڕەکە تا کۆرۆناکە چاکە بیتەوە 2 هەفتە تا مانگێ بۆستە و بڕۆ ڤاکسین بکە ئەگەر ناجگەلەوە ئەوان هەردووشیان هاوڕابوون لەسەرەوەی کە پێویستمان بە هیچ جۆرە پشکنینێکی تر نییە بەڕێزیشت بۆ نەخۆشەکانی شێرپەنجە هەمان ئامۆژگاریەکەیت یاخود ئامۆژگاریی تریش نەخۆشەکانی شێرپەنجە هەمان ئامۆژگاریان هەیە ئەگەر هاتووشکی ئەویان هەبێ یاخود لە ئایلەکەیانە یەکێک کە کۆرۆنای بێ ئەبێ یەکەم جار تەکید کاتەوە کە ئەو تووشی کۆرۆنانە بۆ پێشەوەی ڤاکسینەکە بکە هەمانشت بەڵام هیچ فەحسێکی تایبەت پێویست ناکا بکات CBCە یاخود فەحسی IgG و IgM ئەوانە بازێک کەس هەیە بەکارهێنێ پێش کۆرۆنا پێویست بەوانە هیچی ناکات بەڵام هەنێ نەخۆش هەیە جار ینی دوای کیمیاکە مەناعی زۆربەی کاتدا ئەبەزێ ئەمەیان لەوانەیە پێویستکە فەحسێکی CBC بکە بزانێ نۆرمال بێ ئەنجا ڤاکسینەکە بکەگینا بە شێوەیەکی گشتی پێویستی پێ نابێت هەنێکی فەحسی چەوریە کات و فەحسی خەزبوونەوەی خوێنە تا تو کاتامانە هەمووی پارێزیایە و پارە خەرجکردن بەڵێ هەمووی کە زیایە و هیچ پێویست ناکە لەوانەیە هەم پارە خەرجکردن بێ هەم هین نەخۆشەکە فەقیرە پێویستە کاجارێکتە خوێنی لێوە بگیرێ بچێتە دەرەوە لەوانەیە لەو شوێنی فەحسات تووشی کۆرۆنا ببێ هیچ پێویست بەوانە ناکات باش ئەگەر ئێمە نەخۆشەکانی ئێوە وەک نەخۆشانی شێرپەنجە کە جەنابەت زیاترکە لە ئەگەر وشەر کوردەکە ڕاست بە ڕەقەشانەکان ئاکەیتیان با بڵێن نەخۆشەکانی خوێن نابینیت نەخۆشی گرەیەکانە بینیت کە بەڕێز زیاتر نەخۆشەکانی هەناوە بینیت وابزان کە بریتین لە پەنکریاس و جگەر و ڕیخۆڵە تاکۆتاییەکەی هەمان ئەم ئامۆژگاریانی کە فەرمووت بۆ نەخۆشایی مەمکیشە ڕاستە بۆ شێرپەنجەی مەمک بەڵێ بۆ شێرپەنجەی مەمکیش ڕاستە بۆ شێرپەنجەی پرۆستات و میزەڵان و هەموو شێرپەنجەکان هەمان شت ڕاستە چکەمە گایدلاین خۆی ئەمە بیدار بەڕاستی کە نەخۆشەکان هاتەدامە لەبەری کۆرۆنا بۆ هەمومان تازە بوو بۆ هەموو دنیا تازە بوو ئەنوو دکتۆرە ڤاکسین بکەین ئەمە جارێ بۆستن نازانی ئەوەی کە لە ژێر کیمیاییایە ئەتوانێت ڤاکسین وەرگێ بەڵام دوای ماوەیەک گایدلاین دەرچوو کە بەڵێ ئەو نەخۆشانە ئەسڵان ئەوانەی کە لە کاتی لە ژێر کیمیاییان باشترە زووتر ینی پێشترن پرارترن بە ئەو نەخۆشانی کە لە ژێر کیمیاییانین ئەنجا ئەو نەخۆشانی کە متابعیان هەیە وەریگرن کەواتە بۆ هەموو جۆرەکانی شێرپەنجە هەمان گایدلاینە کە ئەبێ هەمویان وەری بگرن ئەگەر ئێمە بین نەخۆشەکانی شێرپەنجە جای شێرپەنجەکانی گریەکان بیا خو شێرپەنجەکانی خوێن بێ بیانکەین بە سێ قۆناغەوە ئەو بەڕێزانی کە دەستنیشان کراون و جاری کیمیاییان وەرنەگرتووە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە دەستنیشان کراون و لە قۆناغەکانی وەرگرتن کیمیاییان لەگەڵ ئەو بەڕێزانەی کە کیمیاییان تەواو بووە و لە قۆناغەکانی تێپەڕان و چاکبوونەوەی نەخۆشیەکە با یەکەم جار لەو بەڕێزان دەست پێ بکەین کە هێشتا کیمیاییان وەرنەگرتووە ئەمڕۆ هاوڵاتیەک سەردانەکە پشکنینی بۆ کرێت و دەرەکەوێت شێرپەنجەی هەیە ئایا شێرپەنجەی خوێن بێ پرۆستات بێ مەمک بێ هەنا و ڕیخۆڵە بێت یان نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن بێت هێشتا کیمیایی وەرنەگرتووە وەک پزیشکی پسپۆری شێرپەنجە و یەکێک لەو بەڕێزانی کە لە نەخۆشخانەی هیواکارەکەیت و لەسەر بەڵگەزانستەکان ڕۆی ئەو بەڕێزانی دەستنیشان کراون بە شێرپەنجە و کیمیان وەرنەگرتووە ئەفەرموویت ڤاکسین وەرگرن بەڵێ وەریگرین بەڵام بەپێی گایدلاینەکان کێ یەکەم کەسەکە ینی بۆ نمونە ئێستا ئێمە لە ڤاکسینمان هەیە بەڵام لەوانەیە ژمارەیەکی زۆرمان نەبێ بەشی هەر هەمووی بێکۆکە یاخود چۆن بە لیستەکە دایان بنێن کێ پێشترە ئەو کەسانی کە دەستیان کرد بە عیلاجی کیمیایی ئەوانە بێ یەکەم جار وەریگرن باش پێش ئەوە ببوورە بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە سەردای نەخۆشخانەی هیوانەکە لە مەڵبندێکی تەندروستی لە ماڵی خۆیان بە ئاسانی ڤاکسینەکەی دەستکەوێت سەرە دوور نەبێ سەرە دوور نەبێ هێشتا دەستی نەکرد هێشتا دەستی نەکردەوە کیمیایی ئەتوانێت بیکە باشتریش بێ باشە ئەو بەڕێزانەی کە دەستنیشان کراون بە هەر جۆرێکی شێرپەنجە بێت و دەستیان کردو بۆ وەرگرتنی چارەسەری کیمیایی ئایا لە هەفتەی یەکەمان لە هەفتەی دەیەمان هەفتەی بیستەمان ڤاکسین وەرگرن وەریگرن هەچ کاتێ بێ وەریگرن جگە لە ئەگەرەوەی نیشانەی کۆرۆنان هەموو فەحسی لوتەکە بکەن جگە لەو پێویستە هیچ فەحسەکەیە جگە لەو پێویستیان بە هیچ فەحسێکی تایبەت نییە بەڵام ئەگەر یەکش بە هینکەین لە ئەگەر کیمیاکەی وەرگرتووە باشترە لە باشتر لە دوای 48 ساعت لە کیمیاکە ئەنجا ڤاکسینەکە بکە يعني لەگەڵ لێدانی کیمیاکە 48 ساعت تێپەڕێنێ بەلانی کەمە 48 ساعت تێپەڕێنێ باشترە چونکە خۆی کیمیاکە بە تایبەت 1-2 ڕۆژ بدایەت تۆ زێ ناڕەحەتی بۆ دروستەکە ڤاکسینەکەش ئەوەی جاری وە هەیە تا یاخود گیاندایەزرانێ دروستکە باشترە بەلانی کەمە 2 ڕۆژی بین بێ لەگەڵ ڤاکسینەکە باش هەمان ڕۆژان نەکرێت هەمان ڕۆژە ناکرێت ئەی دوای ئەوەی کە ڤاکسینەکەی لێدا چەندێک چاوەڕێ بکە بۆی کە جارێکی تر کیمیایی وەرگێتەوە هەر لە کاتێکی وەرگرتنی کاتێکی کیمیایی خۆیان توانێ وەریگرێتەوە هیچ کاریگەریەک لەسەر ئەمانشت عینەش دەگە 2 ڕۆژی دامە بین بێ باشترە هەر لەبەر ئەو مزافاتی باسی ینی پێش و دوای کیمیایەکە بەلانی کەمە 2 ڕۆژ لە ڕۆژی کیمیایی وەرگرتم لە ڕۆژی ڤاکسینەکە 2 ڕۆژێکی بین بێ باشترە
بۆ ئەو مزاعفاتانە ئەگەنا پێویست ناکانی کاتێکی تایبەت بە ئەوە ڕۆژە توانی وەریگریتەوە کیمیاکەی لە موعیدی خۆیان توانێت وەرگێتەوە ئەگەر 2 ڕۆژی بین بوو بێ لەگەڵ ڤاکسینەکە. زۆر باشە. ئەو بەڕێزانەی کە ئۆف کیمۆن چارەسەری کیمیاییان تەواو بووە لە دوای مادام بەوەی کە فەرمووت کە هەتاوانێکی کە کیمیایان وەرگرتەوە دوای 48 ساعت لە وەرگرتنی کیمیاکە توانێت ڤاکسینی خۆی وەرگێت. ئەو بەڕێزانی کە کیمیاییان تەواو لە ماوەی هەفتەیەک بەرەو دواوەی تر دەتوانێت ڤاکسینەکەی خۆی وەرگێت؟ بەڵێ ئەوش ئەتوانێت وەرگێت. ئەتوانێت وەرگێت. باش پرسیاری هیوادارم خۆتایم بێت چکە بەردەوام پرسیارە. پرسیارە باڵە دروست وایە. ئەو بەڕێزانەی کە دەستنیشانکراوی نەخۆشخانەی شێرپەنجە ئێستا دکتۆر محەممەد فەرمووی لە نەخۆشخانەی هیوا ڕۆژانی یەکشەمبە و چوارشەمبە ڤاکسین بەردەستە و ڤایزەر ئەمریکی بەردەستە. بەڵام ئەگەر لە حاڵەتێکە ڤایزەر ئەمریکی لێرە تەواو نەما یاخود هاوڵاتێکە سەردانی ئەوەی نەکردو لە مەڵبندێکی لای ماڵی خۆیان وەریگرت. فەرقەکات سینۆفارمی سینی یان ئەسترازێنیکای بەریتانی یاخود ڤایزەر ئەمریکی وەرگێت؟ خۆی ڕاستیان فەرق ناکات هەر کامێکیاوەک دێت کامەی بەردەست بوو وەریگرێ باشترە ئەوە باشترین شتە ئیتر بۆ نمونەگەر لە هیوا بە یاخود هەبنکێکی لای خۆیان کامەیان بەردەست بوو ئەوە وەرگرێت. دووبارە پرسیایتر هاتەوە پێشەوە ئێوە نەخۆشەکانتان مەرجنی هەر لە ناو سلێمانی بن نەخۆشخانەی هیوا خۆی لە ناو سلێمانیە بۆ نەخۆشتان هەیە لە کەلار لە کفری لە خانەقین و بەرەو بە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری لە هەموو عێراق و هەمان باش هەر لە کوردستانی خۆمان لە هەڵەبجە و لە هەورامان لە ڕانێ و لە قەڵات زێ لە کۆیە و لە هەولێر و تەنانەت تا زاخ و تا دهۆکیش ناگەدانم کە نەخۆشتان هەیە پێویستەکان نەخۆشەکە لەو شوێنە دوورانەوە بگەڕێتەوە بۆ نەخۆشخانەی هیوا بۆ وەرگرتنی ڤاکسین یان نەخێربا لە شوێنەکانی خۆی نەخێر هەر نزیکترین بنکە بۆ ئەو نەخۆشە کوێیە بچێت لەوێ پێویستی هەتا پێویست بە وەرەقی ئێمەش ناکەم زۆر جار نەخۆش پرسیارەکە وەرەقەیەکەم بەرێ بۆی بتوان ڤاکسین وەرگرم پێویست ناکە وەکو هەموو کەسێکی ئاسایی ئەتوانێت بچێتە بنکەکەی لای خۆیانەوە ڤاکسینەکەی خۆی وەرگرت پێویست ناکە بێتەوە ناو هیواپاری کرێی سیارە بات و هاتوچۆنە پێویست بێنێ. بەسپاسێکی زۆرە بۆ دکتۆر ئەمانمێنێتەوە لێرە ئەچینە دەرەوە ئەچین بۆ چۆ ئەچین بۆ ئەو شوێنەی کە چێشتخانەی ئەو بەڕێزانەیەکە خواردن ئامادەکەن بۆی دەرگاکەنەکەمەوە لەبەر پاراستنی تایبەتمەندی نەخۆشەکانی کە چاوەڕێکن لە دەرەوە ئەمەنێتەوە ئەو بەڕێزانەی کە لێرە ئەکەون و پێویستیان بە لەبەر دابەزینی بەرگری لە شیان خواردنی تایبەتی هەیە چین بۆ چێشخانەی کە خواردن تایبەتەکان بۆ دروستەکە بزانام ئەوانیش کوتراون بەرامبەر بەو نەخۆشیە چکە بەڕاستیەوان زۆر نزیکن بەڵام تاو کاتە ئەڕۆین بۆ کفری پامنێرمان کاکسامان لەوێ راپۆرتێکی بۆ ئامادەکردوین لەسەر کوتان لە کفری بینی راپۆرتەکەی بن و من لێوێ گەڕەوە خزمەتتان لەگەڵمان. لە کفری ڕۆژانە تابێت خەڵکی زیاتر سەردانی سەنتەری وەرگرتنی ڤاکسین دەکەن. ئێستا ڕێژەی ئەوانەی ڤاکسین وەردەگرن لەگەڵ مانگێک لەمەوبەردا 2 بەرهەمبەرە. ئێمە لە دوای جەژنی قوربانەوە ڕاستی ئیقبالێکی باشەیە لە خەڵکانت تێن هاوڵاتیان تێن سەردانەکەن بۆ وەرگردنی ڤاکسینەکە. ئیستاکەیش ئەوەی هەیمانە ئەبێ لە ئۆنلاینەوە لە ڕێگای ئۆنلاینەوە خۆیان تەسجیل بکەن. ئەمە کاراسانیە هەم بۆ ئەوانیش و هەم بۆ ئێمەیشە. ئێمە تاکە کێشە ئیسە ڕوبەڕوومان بووەتەوە هاوڵاتیان پابندین وە و مەوعدەوە کەوا تێبۆیان ئەگەر پابند بن ئێمە لێرانی هیچ کێشەیەکمان نابێت. ڕۆژانە سەیرەکەی مەسەڵەن 100 کەسە با بڵێن لە 100 کەسەکە 50-60 کەس دیە چ ئەمێنێتەوە بۆ دووەم ڕۆژ ئێمەش دووەم ڕۆژ 100 کەسترە نێرین ئەبێتە 140 ڕۆژانە وای لێتێ ڕۆژ بە ڕۆژ زەختەکە زیاترە کاتە سەرمانە. ئێمە داواکەین کە مەوعودەکەی بۆ هات لەوە مەوعودی خۆیان بێت محاولە بکە ئەو ڕۆژە تەرخان بکە بۆ وەرگردنی ڤاکسینەکەی. هاوڵاتیان پێشتر لە ڕێگای ئۆنلاینەوە ناویان تۆمار دەکەن لە ناو هەفتەیەکدا ڕۆژی وەرگرتنی ڤاکسینیان دیاری دەکرێت. گرفتیان لەم بارەیەوە نییە. پێش هەفتەیە بەلە ئێستاکە لە ڕێگای ئەنتەرنێتەوە لە ئۆنلاینەوە ئەم بڕوارەمە هەڵبژارد تۆمارم کرد و بۆم هاتەوە. یعنی بە کۆمەڵی پرسیاری لێکات دەربارە بزان نەخۆشیتە یاننا بۆ ڕێگایە پڕێکەیتەوە و ئاسانی هاتەوە الحەمدوللا. ئێستا ئەمڕۆ دەرزەکەم کوتا الحەمدوللا. من لە ئەپی کورتفاکس ناونووسی 2 مانگ نووسیم ئەمڕۆ 7 مانگە 9 مانگە ناوماتەوە و تر بە قەناتیەوەی کە ئەمە هۆکارێکە بۆ خۆپارێزی و سوودی هەیە و پارێزە لە کۆمەڵێ زیانەکانی ئەم ڤایرۆسە بۆیە بە تاوی قەناعەتەوە هاتم ئەم دەرزێندا. تا ئێستا لە گەرمیان
4,000 کەس ڤاکسینیان وەرگرتووە. ئەگەرچی ڕێژەکە زۆر نییە، بەڵام ئامارەکانی هەر ڕۆژێک لە ڕۆژی پێشتر زیاترە. هاتینەوە خزمەتان ئێرە ئەو چێشتخانەیە کە نەخۆشخانەی هیوا کارەکەی تایبەتە و دەتوانم پێتان بڵێم کە تاکە لە هەموو عێراقا. لێرە شەفکامەران هەیە، شەفکامەران خۆی و خێزانەکەی خەریکی خزمەتکردنی ئەو نەخۆشانن کە چارەسەر وەرەگرن. بەڕەحمەتی خوا چێ کوڕەکەی خۆشی کوڕە گەورەکەی یەکێک بوو بە ڕەزانەی کە شێرپەنجەی خوێنی هەبوو و ئێستا لە هەموو کاتێک خۆشتر بێ بەڕەحمەت چووە. کامەران ماندوو نەبی. بەخێر بێ دکتۆر جان. ئێستا لە هەموو کاتێک خۆشتر بێت. ئەوەی کە جەنابتان ئەیکەن لێرە بۆ من وەک هاوڵاتی اینجا وەک پزیشک اینجا وەک ڕاگەیەندکار تەقدیر و ڕێزی لەسەر سەر و سەرچاوە ماندوو نەبن. ئەم چێشتخانەی ئێوە کە کارەکە حەزەکەم بزانم نەخۆشخانەی هێوام بە هاوڵاتیان و بە بینەرەکانم وت کە تاکە لە هەموو عێراقا ئێوە چیەکەن؟ ئێمە خواردن ئامادە ئەکەین بۆ توشتوانی شێرپەنجە ئەوانەی کە مەناعیاندا ئەبەزێت کێتە سەستە گەورە ساڵان مناڵان و ئەوانەشی کە چاندنی مۆخیان بۆ ئەکرێ لە BMT. خواردنێکی تایبەتیان هەیە لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕە. ڕۆژانە 4 جۆم خواردنیانە دێنێ بەیانیان نیوەڕوان ئەسران لەگەڵ ئێوەران. باش ئەمە بەنسبەتی خواردنەوە. ئێستا لێرە کامەران ماشەڵڵا من میوە بینم، قۆخە بینم، ئاڵوژا بینم، سێوی زەرد و سوورە بینم و هەروەها ئەوە لالەنگیان پرتەقاڵە ئەزەم لالەنگیە. باشە ئەم میوانە چێکن لێرە؟ ئەم میوانە قوربانە جوعان بەرنامەیەکمانەی هەموو جوعەیەک لە کەلفاز دابینەکەی ئەم میوەیە بۆ نەخۆش و کارمەندی ناو نەخۆشخانەی هیوا. ئەمە تایبەتە بە ڕۆژانی هەینی؟ بەڵێ ڕۆژانی هەینیە. ئێستا ئەمڕۆ پێشەمەیە بۆی ئامادەیەکەن بۆ سبەینێکی بۆ بەیانی. باشە بچینە ئەولاترەوە من هەر لەم ژوورەی ئێوە ئەمە مۆزە بین مۆزەکەش دیسانی ڕۆژی جومعەیە؟ نەخێر ئەمە بەڵێ جومعە مۆز بەکارهێنین بەڵام ئەم کیسەیەمان هەیە. ئەمە چێ؟ ئەم کیسێ ئەمەش هەر لە ناخی خوازانەوە دابین دەکرێت. ئەمە خواردنێکە ڕۆژانە مەسەلەن بەیانیان و لەگەڵ ئەسرانە ئەیدین بەوانی ئەوە پێشن کە عیلاجی ڕۆژانە وەرەگرن. لەبەرەوەی کە پێش چارەسەری کیمیایی بەستی ئەبێدیان مەسەلەن هەیە توانای نییە هەیە بەسە کەسی لەگەڵان نییە ئێمە ئەمەی ئەدەینە توانێت مەسەلەن هەرچۆنێ بە بەرگی پێ بگرێت لەبەرەوەی ئەو عیلاجی کیمیایی بەکارێت. ئەمە 7 ڕۆژی هەفتە هەتارە؟ بەڵێ. ئەو کەسانی کەمانە دەنێریانە پرسن هەژاریان دەوڵەمەنیانە خەبارێت بە هەموو کەسێکە؟ هەموو کەسێکی باش بۆی گەورە ساڵانی حەز کەسێ لە ئاورپێشن لە بەشی مناڵان و لە بەشی ژنان و لە بەشی پیاوان لەوێ نەخۆش بێ ئێمە ئەیدینێ. زائدن ئەوەشی کە زیە ئەبێ ئەیدێنە دەست مراکەخەکانیان. هەر لێرە کاکامران کۆمەڵێک ئامێری ئاوگرتنی میوە بێت بۆ نەما ئاوی پرتەقاڵەگرێ ئەوانە ئاوی ژێزەر و میوەکانی ترەگرێ وارە ئەوەشە بینم کە خەڵک پێ لە عەسارە بۆنم لە مەرجیسان ئاوی پرتەقاڵی پێشیرێ ئەمانەتان بۆ چییە؟ ئەمە ڕۆژانە مەسەلەن نەخۆشمان هەیە داوای ئەوە ئەکا کە شەبەتێکی بۆکەین بۆ یەکەین یا مەسەلەن ڕۆژانە خۆمان هەڵەسی شیرمۆز دروستەکەین بۆ هەموو نەخۆشەکان لە مناڵان لە گەورە ساڵان مەسەن لە هەرزەکاری تبێت شەربەتی پرتەقاڵیان بۆکەین ئەگەر هەبێت شیرمۆزیان بۆ ئۆکەین ئەمە بەسادی بۆیانە لەوەرە امتیازش خێرخواز دابینکردن کە بەفر دروستەکات ئەمانە هەمووی خێرخوازدارینی کردو. ئەمەش جیازی تازەی بۆ تاقیمکردنی میوە بە ئۆزۆن کە میوەیان بۆ دێت وان تاقیمەکەین و بەیانەکەین. یعنی ئەو نەخۆشانی کە لە عەزدان و بەرگری لەشیان هاتۆتە خوارەوە ناکرێت خۆیان میوەیەک لە دەرەوە تۆ ئەو میوە تۆ نازانین لە بازارم یا لە ئەلوی سلێمانی چی بەسەر دێت یا لەو شوێنەی کە بارەکرێت یەکسەر لە دوکانەکە تۆ نابێژێتە لای بەکارهێنەرەکەی. ئێمە هەین لێرە بە ئۆزۆن بۆی تاقیمەکەی بۆی پاکردن بۆی وشکەکەینەوە ئەگەر چەقۆ شتێکی پێویست بۆی دائەنێن بۆی نەین. ئەمە شۆ کە بینم وشکەکان تێ هەڵگرت. بەڵێ ئەمەش لە ناخی خوازێکەوە دابین کرا ئەمە بڵێن من نۆک و نیسکۆمانی تر ڕۆژانەی من بەکارێنی و دوای ئەو پڕیەکەینەوە و پاک و تەمیزترە و لێرە ساختکەرەوەکانی شتانە بینم کە وەک دەرەکەوێ لێرە هێلکەتان هەیە و کەرێتان هەیە و پەنیرشەبی بەیانیانە دێتە خۆی مثل وەکو هێلکە و پەنیروانە بعضی شەکەتوازانینەکە بعضی شێتەوە سەر خستارە خۆی. باشە با بینەوە بۆ ئێرە اینجا لێرە بۆستی لەگەرچی گەرمە یاخۆلەش ساف بێ ئەم مەنجەڵا بینم زۆر گەورەیە کاکەمەرە ئێوە مەسەلەنەوە بۆ چێشتی نیوەڕۆ ئێستا چێشتی نیوەڕۆ ئامادەکەن ئێوە لە ڕۆژێکە وەکو مەسەلەی خواردنی نیوەڕوان خواردن بۆ چەند کەس ئامادەکەن؟ ئەمڕۆ بۆ نمونە مەسەن 24 نەخۆشمان هەیە بەڵام ئەو زیایی کە ئەمێنێتەوە ئەوانەی کە عەرزم کردی چارەسەری کیمیایی وەرەگرن ناچنە دەرەوە ناخۆن بێنێتە ئێمە خواردنیان بۆ دابینەکەین کە خەرخواز هاوکاریمان دەکات و شتەکانی ئێمە ئەومان لەسەر لێ ئێنین و ئاندین
ئەوەی ئاوت پیشنتەکانەوەی ئەو پێشنەکە ئەمە بەسەن هەندێک جاری وایە بەری ناکەوێت یا مەسەلەن لەوێ نیە یا حەزی لەوە نییە حەزی لە برنجشتیەیەتە خوارەوە یا مناڵان بە تایبەتی لێنە خوارەوە ئێمە خواردنەوە دابینەکەی یەمەوە چەقی بابەتەکە چەقی بابەتەکە ئەوەیە ئەو نەخۆشانی کە ئەکەون لە بەشی عەزل بەرگری لە شەهاتۆتە خوارەوە پزیشکان و کارمەندان زانیم کە پتراون کرێکارەکان کە پتراون ئێوە وەکو ستافی چێشتخانە چەند کەسن کە کارەکەن ئێمە وەکو ڕسمی تقریباً سییان لە عەقدەکەیە بەڵام وەکو ئەوەی کە بە 6 کەسی 5 و 2 کەسی 7 کەسن سیانی عەقدی هەیە و ئەوانەی تووشی بەخۆ بەخشێت باشە قوتانتان بۆ کراوە؟ بەڵێ قوتانتان بۆ کراوە بۆ خۆت و بۆ هەموو هاوڕێکانیشت تو بزانم خۆت و خێزانەکەت و دوو کچ و کوڕێکت دەرەکارەکە جار بەجار زاواکەش تەبینە مێ بۆیە هەلوایەت هەروە سەرتا لێدنی وێ ناکرێتەوە زۆر باشە قوتانەکە چیتان بۆ کراوە؟ ڤایزەرمان بۆ کراوە ڤایزەرتان بۆ کراوە خۆتان تووشی کۆرۆنا دەبوون؟ ماڵۆمان توش بوو خۆشم نازانم توش بووم یان نا باشە بەڵام لە کاتی پێویستە لەبوونی نیشانەیە سەر پشکنینتان کردەوە بووی کە نەخۆشەکان دوو جار من پشکنیم کردو لە کاتی ئامادەکردنی خواردنەکانە هەموویشە ئاواهیت کڵاو و دەستکێش و ماسک و دەست خۆش و ماندوو نەبیت سپاسانەکەم بەخێر زۆر سپاس لێرەوە ئەمێنێتەوە هێشتا پرسیارم ماوە دەربارەی ئەو بەڕێزانی کە مناڵن ئایا پێ ڤاکسین وەرگرنیان نا و چۆن نییە هەوڵێ وەڵامی و پرسیارانە شۆگرم و لەوە ئەچی ئەمەڵقەی چارە هەر تایبەت بێ بە نەخۆشخانەی هیوا و ئێستا شێف کامەران خەریکی ئامادەکردنی برنجە ئەگەر چی داوەتیشی کردیم بۆی کە لەگەڵیان ناخۆی بەڵام بە سپاسەوە ئێمە نانی لەگەڵا ناخۆی تەنها ماندوو نەبوون و دەستخۆشکاری بۆکەین و ئەگەڕێنەوە قسمەتە ئێستا ڕۆژی پێنجشەممەیە کاتی پشودانی پزیشکەکانە بەڵام هێشتا کۆمەڵێک چارەخوا سەر چاوەڕێکن بۆی کە چارەسەر وەربگرن ئەمێ لێرە سەرستان بۆ ڕاکێشم کە ئەو بەڕێزانەی کە دەستنیشانکراوی نەخۆشیەکانی شەرپەنجەن جای نەخۆشی شەرپەنجەی خوێن بێت یاخود گریەکان بێ وەکو شەرپەنجەکانی پرۆستات مەمک شەرپەنجەی کۆڵۆن کۆم ڕیخۆڵە گەدا پەنکریاس هەموو جۆرەکانی تر بەپێی ئەوەی کە لەگەڵ خات و دکتۆر ڕەوەس قسەمان کرد لە ژوورەکەی خۆیە ڕێنمایەکەم بۆ ئەمانواڵن ئەو بەڕێزانی کە دەستیان نەکردووە بە چارەسەری کیمیایی وا باشترە کە ڤاکسینەکە وەرگرن جا لە هەر شار و شارۆچکەیەکەن هەر مەڵبەندێکی تەندروستی نزیکە لێتانەوە ڤاکسینی هەر جۆرە کۆمپانیایەک لە بەردەستایە لە خۆتانی بن ئەو بۆ بەڕێزانی کە دەستیان نەکردو وەرگرتنی چارەسەری کیمیایی بۆ بەڕێزانی کە لە خۆناغەکانی وەرگرتنی چارەسەری کیمیاییان وا باشترە پاش وەرگرتنی کیمیایەکە 48 کات ژمێر 2 ڕۆژ بۆستن و پاشەوە بڕۆن ڤاکسینەکە بکەن وەکو ئەو فەرمووی کێشەی نییە بە مەرجێک نەخۆشەکەوانە بکە خۆی لە ژووری عەزلا جاکرابێت و بەڕێزانی کە کیمیایی وەرگرن و ئەچنەوە بۆ ماڵەوە و ئەو بەڕێزانەی کە لە 2 هەفتە زیاترە کە چارەسەری کیمیاییان تەواو بە بەبێ کێشەوەگەر هاوڵاتیەشی ئاسایی دەکرێت ڤاکسینی دژ بە کۆرۆنا وەربگرن ئەوەی کە پرسیارەکەوەی کە پێویستەکە چ جۆرە فەحسێ بکەین بۆی کە پێش ڤاکسینەکە بیکەین هەم هاوڵاتی ئاسایی هەم ئەو بەڕێزانەی کە دەستنیشانکراوی نەخۆشەکانی شێرپەنجەن جگە لەو بەڕێزانی کە نیشانەی کۆرۆنایان هەیە بە فەحسی لوت ئەتوانن فەحس بکەن ئەوانی تر ئەکرێەوە کە هاوڵاتیەکی تر بڕۆن ناوی خۆیان تۆمار بکەن و ڤاکسینەکە وەربگرن پێویست ناکە هەموو بەڕێزێک کە دەستنیشانکراوی شێرپەنجەیە بێتەوە بە نەخۆشخانەی هیوا بەڵکو لە هەر مەڵبەندێکی تەندروستی نزیک ماڵی خۆتان ڤاکسین بەردەست بوو ڤاکسینی خۆتان بکەن و هیچی ترتان ناوێت پرسیارێکم ماوەتۆ دەربارەی مناڵان خوایار بە هەفتەی داهاتوو وەڵامی و پرسیارە شۆرەگرم لەگەڵ پزیشکانی پسپۆڕی شەرپەنجە لێرە و هەروەها دەمەوێت سەردانی چەند مەڵبەندێکی تریش بکەم بۆی کە بزانین ڕێوشێنی بەڕێوچوونی وەرگرتنی ڤاکسین لە مەڵبەندە تەندروستیەکانە چۆنیە هەتاو هەفتەی داهاتوو هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێت ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرموون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ